السلام عليكم. سەرچاوەکەم باش قوربان سەرچاوی ئەوە هەموو ئیفادەکەم تەواو کردێ بەس ئیمزای جەنابتیمەیە دەسێ خۆش بێت بەس گلەیەکم لێت هەیە فەرموو قوربان. پێرێت چووی بۆ بازار ئیفادە بۆ خۆ کردبوو ئەو عیبە شتە ئیفادە ئەو شتەی هەتی دەکەی نابێت یەکەوێت چیە بە قوربانە بەس دەسێ خۆش بێ باش دوای سێ وەڵڵاهی جەنای بەڕێبەر ئەمش گلەیەکم هەیە. یا الله بیستم وتان خانی تعمیر دەکەی ئەدەم وا لێرە نیمە بەڵێ بەڵێ لە نیەت با هەیە دەست پێ بکەم بەس تۆ چوو زانی ئەدی ئەو وەستای پێت گوت بوو ئاموزانمە طەبعا ئەدی ئای لەو سەگە قسەی نەکردووە ئەو لۆژەڵامە گوتی مدیرتان بەتەمای تعمیری خانی ئەدی قوربان ئەم وا لێرە نیمە باش من چوو زان کاکە تۆ خەریکی ئیفادی چوو زان خەریکی تعمیراتی قوربان بەس بەم برێ لە دەرچی ئەوشە حتا دەچبێت بەخۆم لە تعمیر دەکەم چی دە تۆ دەسە خواستە لێزانی قسەیە قوربان ئەم ناوش دەماتە لەگەڵ خوانشەوە والله مجموعەیە شتی تیا هەیە ماڵەکەم نیاز نەیە یەک پارچە بیکەم ئەم لە خزمەتم بەس ئەمریکا ئەم لە خزمەتدارم هاسێری کەسە ها ئەمە کێ هەیە ینی کاشی حوشە هاسێ ڕێگە چەند ناشرینە حەسۆ زۆر ناشرینە حەدەڵە تۆ نەبێت دڵت تون دێت بەتاکید ئێستا هەر بۆ نمونە دیقەتی ها ئەمە بێ و یعنی بۆ یاخی واجیهە آخر وقتی ئەو ڕەنگە تۆخەیە هەر زۆر یعنی هەر شۆراییم دایە نێمە حوشە نانە ئەو هەر دڵت تون دەکاتن ئەو مدلنا قوربان ئەوە تۆنە هەر نەماوە چەند ساڵە نەما قەرینە نانە نەما هەر عیبیشە والله زۆر عیبێ وەنیە بەڵڵا هاسێ ژووری مناڵەکان کە ئەمە ژێمێ ینی ژووری مناڵەکان سی ئەو ڕەنگە وایە کرد چەمەتی عاداتە آخر ئەو ژووری مناڵیان وتووە جوانە زۆر ناشرینە بە قوربان کە ڕەساسی تۆقی بۆ مناڵ کرا هەر زۆرش ناشر ناوەڵە تۆ نابێم دا دێ بکراوەبی هەر عەلی سجنە بەس سزنی دەچی قوربانەوە بە قورئان مناڵەکان خەریکە تووشی نەخۆشیەوە تووشی نەفسی دەبن وەنیە بەڵێ والله ئەوە ئەوێ اینجا سەیری کەم قادرمانەکە دەستیان شتێ دروستیان کردووە ئەمە قرمە یعنی قادرمە دەسێری کرد آخر قادرمە دیوە ئەوەنە قوربان زۆر برندا زۆنیە ئەو لێرە تو هەندێک لە پشتم دێشتن بێ نزم بێتەوە دەستی ئەو وەستایە بشتیت ئەم لە نزم دەکەمەوە قوربان نزمی یەکەیتەوە نزمی دەکەم بە شەر باشە اینجا پایەک هەیە لە ناوەڕاستی حەوشەیە کە تواگە پێ پیشاندەی تاو ئەوە تارێ ئاخر توخوا پایە و دیوە دوو مەتر دەستی ئەو وەستایە بشتی ئەخەن فایە و ئەو بۆ لە ناوەندی عەوشێت ئەم لەو لۆلا دەبم بۆ لەخەم هەراستش پێ دەکەی ئەها سێری ئەمەکە ئەها مەجارەکانی دیقەت بە سێ مەجارێک زۆر ناشرین و برندا نەنە خونجا بەس مەجارەکەم بەدڵە من لەوە مینەیە نانە ڕێک پێکە حیزر ئەڕوان ئاوەکەی بەڕێک پێشی شەڵا ئیشەکانی کێ ئاوا بووە ئەوەی دەستکاری ناکەم ئەوە نابێت دەستکاری بێخەمبە بێخەمبە قوربان دیقەت بە ئەخر دەرگای گەراجی ئاوات دیوە زۆر جوان و کراوەکەم کەی با بە دەرگای گەراجی کەی سوور بوو کەی جوانە ئەسڵەن ناشرینە ناوڵە ناشرینە دەرەی عەلیقە بە قورئان کەس دایە لە دەرگای وازای کاروای لەسەرە ناوڵە ناشرینە ئەجا قوربان ئەم لە خزمەت دانا هەر ڕۆژێکی تو ئەمریکا ئەم دەست بە تعمیر دەکەم خزمەتی چی بە من لەو ساو تۆڵی تووتیت من هەرچی لەم تۆڵی بەڵێم ناشرینەڵی ناشرینە بڵێم جوانەڵی جوانە ناکرێ کاکەجان ڕێ جەنابتە ناڕێی من نییە بە قوربان باوا هەست بکەم کەوا دوو عەقڵ ئیشەکە با هەست بکەم کە تۆ لێرەی نەکبوونە نەبێ بە ساقە بێسان خۆمە من قوربان ئەگە عەقڵی تو ئیشکات عەقڵی من چ قیمەتش دەمیدێت نابێ ڕۆحەکەم تۆ تعمیرم بۆکەی چاوەڕ ناسەکەم نابێ عینەن تووتی من چیم و تۆ بیرێتەوە با هەست بکەم کە دوو کەس لێرەیە ڕۆحەکەم دەبڕۆ خوا حافیزە بێ یعنی خانەکە تعمیر ناکەی لا حول کاکەجان بە تۆی ناکەم چاوەڕ ناسەکەم خوا حافیزە بێت ئەدی قوربان مکافەتەکەم من نامشی والله مكافأة ما بس مكافحة ما هي دبرو دايني أو دايني دوائي إمزاق ممكن إفادة كانية با دبرو كاكا دبرو درواني لا حول ولا قوة إلا بالله آخر الناس هذا استفادة أما استوى شيء وما استوى السبب